La souveraineté, Michel Onfray, qui vous est chère, est-ce que... لە میانی گفتوگۆیەکی تەلەڤیزیۆنیدا لە کەناڵی سی نیوز لەگەڵ ئیریک زمور نووسەر و ڕۆژنامەنووسی لایەنگری ڕاستڕەوی تونڕە کە دژیبوونی موسڵمانانە لە فەڕەنسا میشێل ئۆنفرای بیریاری فەڕەنسی ستایشی موسڵمانانی کرد و وتی موسڵمان هەستکردن بە شەرەفیان هەیە کە ئەمە لە ئەمڕۆی دونیای خۆرئاوادا دەگمەنە. ئۆنفرای کە بە کەسایەتێکی بێباوەڕ ناسراوە زیاد لەوەش وتی ئیسلام سیستمێکی ڕزگاربوو لە مادیەتی پێشکەش کردووە. موسڵمانان وانەیەکیان لە بربەرەکانی ڕوبەڕووبوونەوەی مادیەت فێر کردین. میشیل ئۆنفرای و ئیریک زمور هەردووچیان هاوڕابوون لەسەر ئەوەی کە لە ئێستادا فەڕەنسا لە دۆخی پێکدادانی دوو شارستانیەت یان شەڕی ئەهلیدا دەژی. میشیل ئۆنفرای 61 ساڵ وتیشی موسڵمانان ئاکار و بەهایان هەیە، لای ئەوان سێکس لەگەڵ هەر کەسێکدا هەر کاتێک ویستت و چۆن ویستت کارێکی شەرەفمەندانە نییە بەرامبەر ئافرەتان. ئەمە پرسی کەرامەتە، ئەوان واتە موسڵمانان ڕەوشتی شەرەفیان هەیە. لە سەرەتای ئەم مانگەدا مانگی دا میشیل ئۆنفرای فەیلسوفی فەڕەنسی هاوچەرخ بابەتێکی لە وەڵامی وتارە بەناوبانگەکەی سەرۆکی فەڕەنسا لەبارەی جوداخوازی ئیسلامیەوە نووسیوێتی و دەڵێت فەڕەنسا لەبەر هۆکارێکی سادەیە کە سیاسەتێکی شارستانیانە پەیڕەو ناکات، ئەویش لەبەرەوەی لە ساڵی 1969 بە دیاریکراویش لەو کاتەوەی سیاسەتی شارل دی گۆڵ نەما، فەڕەنسا سیاسەتی نییە و بێشارستانیەتە. لە بەشێکی دیکەی قسەکانیدا ئۆنفرای وتی فەڕەنسا هاوشێوەی ئەمریکا لە دوای ڕوخانی سۆڤیەتەوە بە دوای دوژمنی نوێدا دەگەڕێت، لەبەرەوەی ئەمریکا بۆ دروستکردن و فرۆشتن و بەکارهێنانی چەک پێویستی بە شەڕە. ئەو هەر لەو بارەوە دەپرسێ بۆچی فەڕەنسا خۆی وەک یاریدەدەری سوپای ئەمریکا نیشان دەدات، لەبەر چ سوودێک؟ پاسا و بەڵگەی یاساییمان چییە؟ شاخەکانی ئەفغانستان بردومان دەکەین و خێزان و منداڵ و ژن و پیاوی پیر لە نێو دەبین. ئەو دەڵێ پێویستە وڵاتانی ئیسلامی مادام بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەڕەشە نین بۆ سەر ئێمە وازیان لێبێنین بۆ خۆیان بە ئاشتی بژین. لەبارەی داگیرکاری نوێەوە کە فەڕەنسا لە وڵاتانی ئەفریقی لە ژێرناوی قوڵکردنەوەی مافی مرۆڤ دەستی داوەتێ، ئەو فەیلسوفە فەڕەنسیە دەڵێ ئەوە پاساوگەلێکە کە ئامانجی داگیرکاری نوێ و کاری بازرگانی لە ژێردا شاردراوەتەوە. هەر ئەو دەڵێ لە وڵاتی مالیەوە ئەوە دەزانین کە خۆرئاوا هیچ گرنگیەک بە مافی مرۆڤ نادات لە وڵاتانی ئەفریقیا. نیو سەدە لە داگیرکاری و داگیرکاری نوێ تێپەڕیوە، بەڵام دەبینین لای دەسەڵاتدارانی خۆرئاوا و فەڕەنسا مافی مرۆڤ لە وڵاتانی ئەفریقیا کەمترین گرنگی پێدانی هەیە. خۆرئاوا بە پاڵپشتی دەسەڵاتدارە ناوچەیەکان بۆ دزینی سامانی گەلان لە ئەفریقیان. لە کۆتا قسەیدا میشێل ئۆنفرای فەیلسوفی فەڕەنسی هاوچەرخ جەختی کردەوە لەوەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی وڵاتەکەی یەکێکە لە شوێن کەوتوانی فرانسیس فۆکۆیاما، فەیلسوف و تیۆرزانی ئەمریکی خاوەنی بیردۆزەی کۆتایی مێژوو و کۆتایی مرۆڤە.